سەرۆکی لیستەنوێیەکەی تورکمان داوا دەکات کورسی کۆتاکان نەمێنێت و چیتر لایەن دەسەڵاتدارەکان دەست لە کاروباری تورکمانان وەرنەدەن. ئەنجومەنی لیستی تورکمان لە شاری هەولێر کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا و لا کۆبوونەوەکەدا کاندیدەکانیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کرد. لا کۆتایی کۆبوونەوەکەشدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. داوا دەکەین لە هەموو لایەنەکەن ئەوان چوچیمە عینەوەی ڕعایەتی ئەو حقوقانە بکەن. ئەمە نامانەوێت کەس یارمەتیمان بداتێ، ئەمە نامانێت کەسیش دەستی وەرداتە لە نەتایجی ئینتیخاباتیمە. ئەمەی بەسەر بەخۆ بەجێ بهێلن، ئەمە سەر بە خۆمان بتانی قەرار بدەین. داوا دەکەین لە مەجلیسی پەرلەمانی نوێ ئینشاءالله کە هەولێر بیستە باز نەچی خاص هەنجی کۆتەمان ناوێتن، ئەمە سەر بە سەوتی خۆمان دەتانی خۆمان هەڵبژێرین. هەنجی زۆر باشتر دەبێت هەنجی کەسیش گلەیی نابێتن. ئەسبابی تەدەخولات ئەوەیە چووکی ئیمانیان بە دیموکراتیەت نییە، ئیمانیان بە حقوقی ئینسان نییە. ئەمە بەخۆم سەوتێکمەیە دەتانێت و کە لە بچێ لە دەستی من بدەیت، بەس ناتانێت کە لە بچێ لە فکری من بدەیت. ئەوینە نا فکری منە ئایدی خۆمە. مامۆستایەکی زانکۆش کە کاندیدە لەسەر لیستێکی تورکمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەڵێت کورسی کۆتاکان کە بە یاسا دانراوە بەتەنها خزمەت بەلایەنی دەسەڵات دەکات و داواش دەکەین بە یاسا کورسی کۆتاکان نەمێنێ بۆ ئەوەی ئەوانیش بەسەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکان یاریمی کوردستان بکەن. ئێمە پێکاتێکی ڕەسەنی گرنگی هەرێمی کوردستانی وەکو تورکمان دووەمیان ئەو کۆتایەکە دانرایە بەڕاستی بە یاسا دانرایە. ئێمەش پێمان خۆش نییە بەو شێوازە بیتن. پێمان خۆشە گشت لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەست لە کاروباری تورکمان هەڵبچێشن بۆ ئەوەی بتوانن تورکمان خۆیان لەو گۆڕۆپانەدا ئیسپات بکەنەوە سیاسەتێکی سەربەخۆ بەڕێوە بن. ئەو کاتی ئێمەش قەناعەتمانەیە زۆربەی گەلی تورکمان دەنگ دەداتە لیستە تورکمانیەکان، ئەو لیستانانەی کە سەربەخۆنەکە ئیرادەی ملەتی تورکمان تەمسیل دەکەن. زۆربەی تورکمان بەڕاستی سەربەخۆنینە، زۆربەی گەلی تورکمان حتا ئێستا ترسیان هەیە کە دەنگ بدەنە لیستەکانی تورکمان. ڕێگایەک دابنرێتن کە تورکمان دەنگ بداتە تورکمان، ئەو کاتی ئەمە یەکەم کەس دەبین کە ڕەتی کۆتا دەکەین. لە پەرلەمانی کوردستان 11 کورسی کۆتا هەیە کە بۆ پێکاتەکان و کەمەنەتەوایەتیەکان دیاری کراوە. هەمیشەش ئەو ڕێژە کورسی بە ناوی کۆتاکانەوە کراوە کەوتووەتە بەر ڕخنەی توندی چاودێران کە پارتی وێچێتی لە بەرژەوەندی خۆیان بەردەوامیان پێداوە. پێکاتەی تورکمانەکانیش کە بە کورسی کۆتا بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن نیگەران لەو دۆخە و دەڵێن کورسی کۆتاکان ئەوەندەی خزمەت بە پارتی وێچێتی دەکات خزمەت بەوان ناکات. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.